سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان دڵخۆشم ئەمڕۆژ بە کۆمەڵێ مناڵی ئازیز شاد دەبمەوە ئەمڕۆ گفتوگۆکەین لەگەڵ مناڵە ئازیزەکان دەربارەی وشەی سوپاس و فەرم و ئەم شتانە باسی بابەتی ڕێزگرتنەکەین لەگەڵ مناڵانە بزانین تا چەند ئەو وشانە بەکاری هێن و بە شێوەی دروست مامەڵە لەگەڵ کەسانی چواردەوریان ناکەن لەگەڵمان بن. چۆنی ئاورێکە؟ باشی؟ ناوت چییە؟ ناو ساندە. سەهەند کاکە سەهەند لە پۆلی چەنی؟ 6. باشە سەهەند تۆ لە چوانێکە زۆر باشی؟ تقریبان هەمووی. لە هەموویە هەر زۆر باشە. سەهەند ئەگەر داوای شتێک لە یەکێ بکەی بۆ نمونە ئەو قەڵەمەی هاوڕێکەوە بی ڕاستەخۆ قەڵەمەکە بی؟ نەخێر. ئەی ئەڵێ چی ئەگەر داوای قەڵەمەکەی لێ بکەی؟ ئەڵێم ئەتوانم قەڵەمەکە بەرم. ئافرین ئەتوانم قەڵەمەکە و بەرم یارمەتیەیە قەڵەمەکە و بەرم ئەم وشانە وشەی ڕێزە وایە کەواتە بێ بەردەوام لەگەڵ چواردەورمانە بەکاری بێنین باشە؟ هەر بژیت یەک چەپڵەی بێز ئافرین هەر بژیت چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ئافرین تەمەند درێژ بی لە پۆلی چەنی؟ 6. لە پۆلی 6 قوتابخانەکە و خۆشەوێ؟ باشە هاوکاری مامۆساکانەکەی لە پاک و خاوێن ڕاگررتنی پۆلەکەتە؟ هاوکاری ئەو کەساناکی کە قوتابخانەکە بۆ پاکەنەوە؟ باشە ئەگەر داوای شتێک لە مامۆساکە و بکەی ڕاستە و خۆڵەسیتە سەر پێ و قساکەی یان چیەکەی؟ 10 ساڵ. ئافرینە بێەوە 10 ساڵ بڕی ئەڵەی مامۆسا بە یارمەتی و ئافرین بۆچی ئەم وشانە بەکارێنی؟ ڕێز لە یەکتری بگرین بە جوانی مامەڵە لەگەڵ یەکتری بکەین وایە؟ وەراوازانی وەراوەیەکم بۆ بڵێ ئەی گۆرانی ئێزای چەپڵێکی بەهێز بۆ من لێبەی؟ ئافرین زۆر سوپاس بۆ تۆ هەر بژی چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ میر. میر ئافرین کاکە میر لە پۆلی چەنی؟ لە 6. لە 6 ئافرین میر تۆ لە قوتابخانە هاوڕێ و زۆرە؟ بەڵێ. ئافرین ئەبێ هاوڕێمان زۆر بێ ئەبێ ڕێز لە هاوڕێکانمان بگرین ئەبێ بە جوانی مامەڵە لەگەڵ یەکتریا بکەین بۆ نمونە کە شتێکیان ناینێ پێیان بڵێین چی؟ ئەگەر جافێکی یای تێ هاوڕێکە و وتی ئەو جافە بۆ تۆ پێی بنووسە یان ئەو پێنووسە بۆ تۆ پێی بنووسە ئەڵێ چی؟ سپاس. ئافرین ئەڵێ سپاس ئافرین بۆ تۆ ئەو چاویلکە جوانانەش بەردەوام بپارێزە باشە؟ ئەبێ بەردەوام لە چاوتا بێ بۆ ئەوەی چاوە بە جوانی شتەکان بینێ بۆ ئەوەی هیچ زیانێک بەر چاوە جوانەکانە نەکا باشە؟ چاویلکەکە و نەیتە دەست کەس بۆ ئەوەی پیس نەبێ بەردەوام پاک و خاوێنی شڕای بێ باشە؟ هەر بژی تەمەند درێژ بی سپاس بۆ تۆ چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ دروت. کاکە دروت چۆنی؟ باشم. باشی؟ ئەمڕۆوانی چیتانەیە؟ والله ئینگلیزی. ئینگلیزی زۆر باشە باشە ئەوە چی نووسراوە ئەوەی یەکەم بۆ بخوێنەرەوە ئەوە I write. ئافرین ڕایت زۆر باشی تۆ من وەکو تۆ باشیم لە ئینگلیزیا بەڵام بەردەوامە بم هەوڵێم کە باشمم لە ئینگلیزیا بە هاوڕێکانم ئەڵێم هاوکاری بکەن باشە؟ باشە تۆ ئەگەر مامۆساکە و پرسیارێکی لێ کردی چۆن وەڵامیەیتەوە؟ یەکسەر هەڵەسی؟
نا باشا. بس أي. برسەکەی ناجێویست ئافرین دەست بەرزەکەیتەوە ئەو کاتە ئافرین یەک چەپڵەی بەیەس بەڵێنە پێیان وتە هۆراوەیەکم بۆڵێم دەی هۆراوەیەکم بۆ بڵێ دەی بەبا گۆرانی ئەو هۆراوەیە زانی بەبا بەبا بچکۆل لا. مەگری بەرخۆل لا. دایە دەستی گیراوە منی لای تۆ داناوە منی شەرچە مناڵم خەریکی ئیش و ماڵم ئێ تا ئافرین ئەو گۆرانی ئازانی بۆتی پێوتی چونکە ئەو گۆرانی مناڵانە ئەوە یادگاری پێوەیە بۆیە وتم ئەگینا و گۆرانی تەمەنی تۆ نییە هۆراوەیە ئافرین یەک چەپڵەی بەیەس بۆ ماوەیەمان هەر برژی سڵاو هەوڕێکە باشی چۆنی باشم باشی ناوت چییە؟ شاد شاد کاکە شاد منی شۆک و تۆ قژم بۆ سەرەوە دایەناوە قژی من جوانە؟ ئەرۆڵە زۆر سپاس بۆ تۆ باشە کاکە شاد تۆ لە پۆلی چەنی؟ شەش لە پۆلی شەش لەوانەکانتا بەگشتی باشی؟ بەڵێ بەردەوامە خوێنی؟ بەڵێ باشە ماوەیەکی تر تاقیکردنەوەکان دەست پێکە خۆ بە باشی بۆ ئامادە کردووە؟ بەڵێ ئافرین زۆر باشە لە ماڵەوە وانەی ئۆنلاینیش بخوێنە باشە بۆی یارمەتی دەربێ لەگەڵ ئەم وانانەیە کە لێرەی خوێنی باش هەر بژی چاو خۆش بێ ئەزانی گۆرانیەکەم بۆ بڵێ ناوەڵە ئێزانی نوکتەیەکم بۆ بکەی بەڵێ دەی بە پێ بکەنین ئەڵێ پیاوێکی گێلە بێت ئەڵە بەڵاوکردن بەجلی خەوتنەوە چێ خەڵک پێڵێ بۆچی ئەڵێ بۆی چۆلەکەکان نابزانن کە خەوتوم وای زانی بۆ چۆلەکەکان وازان خەوتووە بەڕاستی خۆش بوو زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکەم دەست خۆش بێ یەک چەپڵەی بێز بۆ هاوڕێمان هەر بژی چۆنی هاوڕێکەم باشی ناوت چییە؟ هەنی خان لە پۆلی چەنی؟ شەش ئەفەرین تەمەەن درێژ بی لەگەڵ وانەکانتا چۆنی؟ وەڵا باش بەردەوامە خوێنیتەوە؟ بەڵ باشە دوای وان نەخوێندن پێویستە بە پشوەیە یان نا؟ وا پێویستم پێ هەیە پێویستە پێەیە؟ باشە لە کاتی پشوەکانە چیەکەی؟ سەیری تەلەڤیزیۆنەکەی؟ کەم سەیری شاشەی کورساتەکەی؟ بەڵ ئافرین کەژمێر 5 لە ماوەی مناڵانمانە کۆمەڵێ بەرنامەی بەسوودمانەیە من نەبینی من پێ خۆشە زوو من ببینی من ئەچمە گوندەکان ئەچمە قوتابخانەکان مناڵان بەسەرەکەمەوە مناڵانی عزیزی وەکو تۆ دواتریش بەرنامەی زۆر باشمانەیە کە فێرتەکە چۆن بچیتە شوێنەکان و مامەڵە بکەی باشە بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ باش هەر بژی یەک چەپڵەی بەهێز دەست خۆش چۆنی؟ باشی؟ زۆر سپاس تۆ منە بینیوە؟ بەڵێ بێگومان لەکوێ؟ لە شاشەی کورسات ئافرین هەربژی ناوت چی بوو؟ ئافرین پێم خۆشە ببین بە هاوڕێ؟ بەڵێ منیش پێم خۆشە ئەگەر پرۆگرامێکە بوو هاتیتە کەناڵی کورسات بی بۆ لای من باشە؟ ئەر بڵێ سلام علیکم وانیشەڵەن علیکە سەلام بڵێ هاتوون بۆ لای هاوڕێم زیتەڵا ئیتر خۆیان وهێنن بۆ لای من باشە؟ باشە ئافرین وەراوازانی؟ بەڵێ ئەدی وەراوەیەکم بۆ بڵێ؟ ئەو هۆنەوەی کە منێڵێم ناوی ئاشنایە بەڵێ ئاشناوەرە بە ئاشنا بین لە ئاشنا چاکتر هەروەکو براوی نەتبیستوە برا لە پشتی براوێ مەگەر مقەدەر لە لای خوا بێ کۆمەڵی ڕەوی شێرشکێنن پۆلی چۆلەکە بازەخڕێن تەنها پەنجەیەکیی پێ ناکرێت کە کردت بە پەنجکە بەرگی ئەگرێ مشتە کۆڵە بێ و ناودەم ئەشکێنێ ڕەگی پەناگوی دوژمن ئەفسێنێ ئێستاژ من تۆ باوەک برابین وەکو پەروانە و شعلۆ چرابین تەماح نەکەینە ناموسی یەکتر بۆ ڕوحی یەکتر نەبین بە ئاگر ئەفرین ئەوە چێ وەراو باشی فێر کردووی؟ مامۆستاکەم هەر بژیت ڕێزمانێ بۆ مامۆساکە و بەڕاستی مامۆساکە و زۆر باشە تۆش بەردەوام لەو وانانەیە لەو هۆراوانە بخوێنەرەوە باشە بەردەوام هەوڵ بەشتی ئاوا باش و بەسوود فێر بە باشە من پێم خۆشە تۆ کە گەورە بووی ببی بە شتێکی زۆر باش بۆ وڵاتەکە و لەبەرەوەی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە ئەم کوردستانە عزیزە لەسەر دەستی کەسانی وەکو ئێوە بنیاتەنرێ باشە ئەبێ بەڵێنم پێبەی بەردەوام وانە بخوێنی تا ماوی بیرە لەسەر وانەکانە بێت تەنیا خوێندنەکە بۆ تۆ گرنگە باشە؟ زۆر دڵخۆش بووم بەناسیینە بەڕاستی زۆر سپاس بۆ تۆ کاتێکی خۆش کاتێکی خۆش چۆنی؟ باش باشی؟ باش ناوت چییە؟ ناو دیاری کاکە دیاری تەمەنە چەنە؟ 12 کاکە دیاری لەوانەکانتا چۆنی؟ بەڵام هاوڕێ و زۆرە؟ بەڵ
باشە کاکە دیاری ئەگەر هاوڕێیەکە داوای شتێکی لێ کردی بۆ نمونە ئەو هاوڕێی پێشەوە وتی یارمەتی هەیە ئەو پەرتوکەی تۆ بەکاربێنم تۆ چی لێەکەی چۆن پەرتوکەکەی دیە ئەڵام فەرمەوە پەرتووی ئەفەرین ئەڵێ ئەو فەرمووە پەرتوکەکەیە بۆ چێ بێموشانە بەکاربێنین بۆ ڕست لێرە بۆ ڕێزلێنانە ئافرین یەک چەپ لێ بێز بۆ ماوڕێمان هەرپشی سپاس بۆ تۆ چۆنی هاوڕێکە باشی زۆر سپاس ناو چییە؟ من نام لیایە لیا گیان ئەمڕۆوانەی چیتانەیە؟ وانە ئینگلیزی وانەی ئینگلیزی لەوانەکان تا باشی؟ بەڵێ چۆن ناوە لەوانەکان تا باشی بەردەوام چیەکەی؟ بەردەوام هەوڵ ئەدەم و ئەخوێنم ئافرین دە باشە ئادی ڕێنمایی ئەو مناڵانەکە کە وانە ناخوێنن چیان پێڵێ؟ پێویستە هەموو مارمانەکەمان بخۆین بۆ لە ژیانە سەرکەوتوو بین ئافرین هەر بژی زۆر سپاس بۆ تۆ لیا هۆنراوە زانی؟ نەخێر ئەی چییە زانی؟ بەندی پێشینە بەندی پێشینە لە کێوە فێر بووی؟ هەر لە وانەکانمە لەوانەکانەوە دە باشە بەندێکم بۆ بڵێ ئەڵەن گەورەیەک میلەت سەر ئەخەن ئەڵەن دوو ڕێوی شێرە کەوڵ ئەکەن ئافرین هەر بژی سریە هاوڕێماکەن هاوڕێیان بەندی پێشینا نەزانێ پێویستە گرنگی بەو بەندانە بین وایە لەبەرەوەی ئەوانە هەموو شتێکی باشە زۆر باشن ئەوانە فێربین ئەوانە هەمووی بەندی کوردین هەمووی وانەی لێوە فێرە بین باشە بەردەوام هاوڕێکانیشە فێرکە تەنیا و زانیاریانە بۆ خۆ نەبێ ئەبێ بیبەخشیتەوە بۆ هاوڕێکانە بۆ خوشک و براکانە بۆ ئەو مناڵانەی گەڕێکیش باشە تۆ هاوڕێتی منەکەی بەڵێ پێم خۆشە بەردەوام هاوڕێبین کەواتە بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ باشە یان چەپڵی بەهێز بۆ ماوڕێمان زۆر سپاس بۆ تۆ چۆنی هاوڕێ باشەکەم باشم باشی بەڵێ ناوت چییە؟ ئەڤینە ئافرینە و ناوە زۆر خۆشە منیش ناوم زیتەڵەیە نایتەش خۆشە زۆر سپاسم خۆش بووم بەناسینە سپاس. بەردەوام تۆ چاو لەسەر شاشەی کورسات بێ بۆ ئەوی لەوێ بەردەوام ئاگاو لە منی هاوڕێ و بێ باشە باش لەگەڵ وانەکان تا چۆنی باشم خۆ ئامادەکردو بۆ تاقیکردنەوەکان بەڵێ بەم زوانە تاقیکردنەوە دەست پێکە ئەبێت تەنیا بیر و هۆش لای وانەکان بێ باشە؟ باش ئافرین وەراوە زانی بۆ بڵێ هۆنراوە نازان بەس پندێکی پێشینە بەندی پێشینە زۆر باشە پندێکم بۆ بڵێ هەموو جوانێک باش هەموو باشێک بەڵێ. جوانە بەڵام مێرج نییە هەموو جوانێک باش بێت هەر بژی زۆر باشە ئەمە لە کێوە فێر بووی لە وانەی کوردیمەوە لەوانەی کوردی وانەکانتانە و پەندانی تایە بەڵێ. ئەو پەندانە بەردەوام لەبەرکە لەبەرەوەی وانەی زۆر باشی لێوە فێرە بین باشە باش هەر بژی هاوڕێ تۆ چۆنی منیش باشم باشی بەڵێ ناوت چییە؟ لارا لارا گیان چەند ساڵی؟ 11 ساڵ 11 ساڵ هەر بژی لارا ئەگەر دەوێت داوای هاوکاریەک لەم هاوڕێو بکەیت داوای پەرتوکەکەی لێ بکەیت ڕاستە و خۆ پەرتوکەکەی بی بۆ خۆ و نەخێر ئەی ئەڵێ چی؟ ئەتوانم پەرتوکەکەت بەرم ئافەری بڵێ توانم پەرتوکەکە و بەرم یارمەتی هەیە پەرتوکەکە و بەرم ئەم وشانە بۆچی بەکاریە؟ بۆ ڕێز لێنان ئافرین بۆ ڕێز لێنان ئێمە ئەبێ ڕێزی یەکتری بگرین ئەبێ ڕێزی لە خۆمان گەورەتر بگرین لە خۆشمان بچووکتر هەر ئەبێ ڕێزیان بگرین بۆ ئەوی مامەڵی ڕێزگرتن دروست بێت لە نێوانمانە وایە؟ هەر بشی زۆر باشە باشە ئەزانی هۆنراوەیەکە بۆ بڵێ پندێکی پێشینە ئەزانم وەکو هاوڕێمان بەڵێ دە باشە پندێکم بۆ ئەوەی حیسابی پاکە لە محاسبە بێباکە ئافرین زۆر باشە من پێم خۆشە مناڵی ژیری وەکویەوە ناسم بەردەوامە مەوێ هاوڕێ ئاوا باش و وریام هەبێ باشە ئێوەش بەردەوام چاوتان لەسەر شاشەی کورسات بێ بۆی سوود لە بەرنامەکانی شاشەی کورسات وەرگرن نابێ یاری بە مۆبایل و تابلێت و شتانە بکەن باش گرنگی بن بە وانەکاتان بە خوێندنەکاتان بەو شتانە زۆر سپاس بۆ ئێوە دڵخۆش بووم بەناسیتان چەپڵەکاتان هەر بژی